ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر لە نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی زۆربەی پزیشکان نیشتەرگەری سنگ و دڵ و بۆڕەکانی خوێن لە شارەکانی ترەوە هاتن. نیشتەرگەریەکانمان بریتیە لە ئەنجامدانی نیشتەرگەری دەوالی بۆ 5 نەخۆش بێ بەرامبەر بە ئامێری پێشکەوتووی لە ئیزۆترۆنیکس و ئامێرەکانی تری لەژێر چاودێری سۆنەرکە هاوکاتە ئەم نیشتەرگەریە بەڕاستی بە شێوەیەکی پێشکەوتوو ئەنجام دەدرێت. ئەم نیشتەرگەریە بە جۆرێکە کە نەخۆشەکە لەژێر بەنجی مەوزوعی ئەتوانێت نیشتەرگەریەکە بکات و ڕاستەوخۆ لە دوای نیشتەرگەریەکە بە پێی خۆی لە هۆڵی نیشتەرگەری بچێتە دەرەوە. سوپاس بۆ هاوکاران و سوپاس بۆ تیمی نیشتەرگەری سنگ و دڵ و بۆڕەکانی خوێن لە نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی بە هیوای لەشساغی و تەندروستی بۆ ئاو نیشتیمانیان. هەفتەی ئاینده کردم سوپاس بەخوای گەورەی ئێستا کێشەکەم نیە و هەر لە دوای نەخۆ عەمەلیاتەکەش بە پای خۆم ڕۆژ بۆستێت ئازاری بووی کێشەکەم نەماوە.